ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم کە ئەم هەفتەیەش بە بەرنامەی ئێمە و بینەران دەبینەوە میوانی ماڵەکانتان. ئازیزان، بەرنامەی ئەمڕۆ ئێمە و بینەرانیش چەند بابەتێک لە خۆگرێت و چەند نامەی ئێوەی ئازیز کە ناردووتانە بۆمان. هەر پێشەکی پێشەوەی بچینە دەستپێکی بەرنامەکە، دەستخۆشیەکەم لە ئێوەی ئازیز بۆ ناردنی نامە و بابەتەکانمان ببورن نامە و بابەتەکانتان کە بێتە هۆی زیاتر ڕازانەوەی بەرنامەکەمان. فەرموو لەگەڵماندا بن بۆ بەرنامەی ئێمە و بینەرانی ئەم هەفتەیە. بەسەرشان و قۆڵی سپی بەرش و خاو نەغمەی شیرین ئەوازی خۆش لە دەنگا ورشەی سەرێن لە ناو چاوێکی منگا نەخشێکی جوان لەسەر ڕوو بەژن و باڵان وردی لەو ڕێک و هەڵچوو زەردەخەنەی ئەوڕۆی ئەو لێوە فریشتەیان هیم دڵە بزێوە وای لێکە بێتە سەما و گۆرانی بلەرزێنێ هەلی ئاوازی جوانی وای لێیەکە بێتە سەما و گۆرانی بلەرزێنێ هەلی ئاوازی جوانی بەسەرشان و قۆڵی سپی بەرش و خاو نەغمەی شیرین ئەوازی خۆش لە دەنگا ورشەی سەرێن لە ناو چاوێکی منگا
بینەرانی خۆشەویست، بەرنامەی ئێمە و بینەرانی ئەم هەفتەیەمان بە بابەتێکەوە دەست پێکەین. کاک سەعید ئەمانی یادنامەیەکی پڕ لە سۆزی بە بۆنەی ساڵیادی گیانبەختکردنی هاوڕێ دکتۆر جەعفەر شەفیعی ئامادە کردووە کە لە بەشێکی داوادا نووسراوە کە بۆتانی خوێنمەوە. حوتی خەزەڵوەری ساڵی 1366 هەتاوی، خەزانی ناوادەی پاییز، گەڵای سەوزی تەمەنی پڕبەرهەمی هاوڕێی خۆشەویست و تێکۆشەری دکتۆر جەعفەری هەڵوەراند. لەم ڕۆژەدا هەواڵێکی دڵتەزێن لە نێو ڕیزەکانی کۆمەڵە و لە نێو چەوساوەکانی کوردستاندا بڵاو بووەوە. هەواڵەکە کتوپڕ و دڵتەزێن بوو. بەڵێ ڕۆژی حوتی خەزەڵوەر لە کاتێکدا هاوڕێ دکتۆر جەعفەر بۆ ئەنجامدانی مەئموریەتێکی تەشکیلاتی لە کوردستانەوە بەرەو بەغدا کەوتبووە ڕێ و بەنیاز بوو لەوێەوە بەرەو ئوروپا بڕوات، بەداخێکی زۆر گرانەوە تووشی ڕووداوی پێکدادانی ماشێن هاتوو. دڵی گەورە و پڕ لە هیوای بۆ سەربەستی و ڕزگاری چەوساوەکانی کوردستان و جیهان بۆ هەمیشە لە لێدان کەوت. هەموو کەسانەی کە دکتۆر جەعفەر یان دەناسی بە بیستنی هەواڵی گیانبەختکردنی تاسان، هیچ کەس نەیدەتوانی خۆ لەبەر قورسایی ئەم خەمە گەورەیە ڕابگرێ. هیچ کەس نەیدەویست و باوەڕی نەدەکرد ئیتر دکتۆر جەعفەر لە ناوماندا نەماوە و هیچ کەس ئامادە نەبوو وشەی تاڵی مەرگ بە بەژنی بەرزی ئەم تێکۆشەرە ماندوو نەناسە ببڕێت. بەداخەوە هاوڕێ دکتۆر جەعفەر لە تەمەنی 36 ساڵیدا چاوە گەش و پڕ هیواکانی لێک ناو، دڵی گەورە و لێوان لێوی لە هیوای سەرکەوتن بۆ ڕزگاری ئینسان بۆ هەمیشە لە لێدان کەوت و سەنگەری خەباتی شۆڕژگەڕانەی کوردستان و چینی چەوساوەی بە ئێمە هاوڕێیانی سپارد. گەورەترین ڕێزلێنان لە یادی هاوڕێی هەمیشە زیندوو هاوڕێ جەعفەری شەفیعی و هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و دادپەروەری تا گەیشتن بە لووتکەی بەرزی سەرکەوتن درێژەدان بە ڕێگای پڕ لە شانازی و بە بایەخی ئەوانە و بێگومان یاد و بیرەوەریەکانی هاوڕێ جەعفەری شەفیعی بۆ هەمیشە لە نێو دڵی ئێمەدا زیندووە، چونکە خەبات بۆ ڕزگاری ئینسان هەمیشە درێژەی هەیە. زۆر سپاس لە هاوڕێ سەعیدی ئەمانیش. ناوبڕێک ببینن دێمەوە خزمەتە. بەسەرمانە دەباری نەمردووی هەرماوی تۆ بارانی وەرزی موژدەی ئای لالۆ جەلالۆ، بەسەرمانە دەباری نەمردووی هەرماوی تۆ، هەتەوڕێتە و نێرگز چاوتە وای لالۆ جەلالۆ، لە جانمانە ڕووباری نەمردووی هەرماوی تۆ، هەتەوڕێتە و نێرگز چاوتە وای لالۆ جەلالۆ، لە جانمانە ڕووباری نەمردووی هەرماوی تۆ. ئاسمانی یادی تۆ
کەوینت بەستەی منیش ئای لال و جەلال و هەموو دنیا داگەڕێ نەمردووی هەرماوی تۆ یشم کەوا گوڵاستێرەی ئای لال و جەلال و خۆشەویستی شاوانم نەمردووی هەرماوی تۆ یشم کەوا گوڵاستێرەی ئای لال و جەلال و خۆشەویستی شاوانم نەمردووی هەرماوی تۆ من بەبێ تۆ ڕێی چوونەوەی ئای کوردستانم نازانم نەمردووی هەرماوی تۆ من بەبێ تۆ ڕێی چوونەوەی ئای لال و جەلال و کوردستانم نازانم نەمردووی هەرماوی تۆ بارانی وەرزی موژدەی ئای لال و جەلال و بەسەرمانە دەباری نەمردووی هەرماوی تۆ تۆ بارانی وەرزی موژدەی ئای لال و جەلال و بەسەرمانە دەباری نەمردووی هەرماوی تۆ هەتاوڕێتە و نێرگز چاوتە و لە جانمانە ڕووباری نەمردووی هەرماوی تۆ هەتاوڕێتە و نێرگز چاوتە و ئای لال و جەلال و لە جانمانە ڕووباری نەمردووی هەرماوی تۆ بینەرانی خۆشەویست لە بەشی دووهەمی بەرنامەکەماندا باسەگەکەین لە ژیان و گوزەرانی خەڵک لە ئێستای ئێراندا لە ماوەی پێشوودا گەلێک نامە و گزارش لەسەر سەختی شەرایەتی ژیان لە ئێران بەدەستمان گەیشتووە و هەرکامە گۆشەیەک لەم شەرایەتە پیشان دەدەن. لە نێوانیاندا دۆخی کرێکاران و خەڵکی کەم داهات زیاتر لە ژێر زەخت و گوشاردایە. ئەمە لە تەنانەت یاسای کاری ئێستاش لە حاڵێکدایە کە جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە کەمترین حەقدەستی کرێکاران دەبێت لە ژێرهێڵی هەژاری یان هەمان لانی کەمی سەبەتەی بژێوی مانگانە کەمتر نەبێ. بەڵام لە ئێران هەرگیز ئەم پێداویستیە ڕەچاو نەکراوە. هەرگیز مەودای نێوان حەقدەستی مانگانە و هێڵی هەژاریش وەکو ئێستا ئەوەندە قوڵ نەبووە. بۆ نمونە ئەمڕۆ حەقدەستی و موچەی خانەنشینی نزیکەی 15 بۆ 16 ملیۆن تمەنە. لە حاڵێکدا لێکۆڵینەوە سربەخۆکان نیشانیەدەن هێڵی هەژاری بۆ خێزانێکی مامناوەندی 3 یان 4 کەسی گەیشتووەتە نزیکەی 50 ملیۆن تمەن لە مانگێکدا. لە بارودۆخێکدا کە نزیکەی 90% حقوق بەگیران تەنانەت کرێکارە ماهرەکان و کارمەندانی دەوڵەت، مامۆستایان و پەرستارەکان ئەوانش بەداهاتی خوار هێڵی هەژاریدا دەژین. دەوڵەت هیچ پلان و بەرنامەیەکی دیاریکراوی نییە بۆ چارەسەرکردنی کێشە و ڕزگارکردنی کرێکاران و خەڵکی کەم داهات
کە ژیانکردن لە قوڵایی دۆخی هەژاریدا تووشی بوون. لە 29 ڕەزبەری ئەم ساڵدا فاتمە مەهاجرانی وتەبێژی دەوڵەت لە دفاع لە سیاسەتی یارانە و کاڵابەرگ و بە ئامانجی ئەوەی کە ڕای گشتی کۆمەلگا بەرەو ئەو ئاراستەیە ببات کە گویا پشتیوانیەکانی دەوڵەت توانیوێتی چاڵ و چۆڵەکانی ژیانی خەڵک بە باشی پڕکاتەوە لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا چاوی خستە ناوچاوی کامێراکان و سەبارەت بە هێڵی هەژاری وتی کە هێڵی هەژاری لە ساڵی 1403 هەتاویدا بۆ هەر کەسێک 6 ملیۆن و 128,000 تمەن بەراورد کراوە. بەڵام ئایا بەڕاستی بۆ خۆی و هەموو ئەو کار بەدەستانەی حکوومەتی بە ئەم ڕادەیە داهاتە دەتوانن مانگێک تێپەڕکەن؟ وەروە لە درێژەشدا باز لەواکات کە دەوڵەت بە ڕاشکاوی ڕای دەگەێنێت کە تەوەڕۆم بەرزە بە هۆکاری سەرەکی ئەو گەمارۆیانەیە کە فشاری ڕاستەوخۆ دەخاتە سەر بژێوی خەڵک. بەڵام ناڵێ بۆ وایە وەهۆی سەرەکی گەمارۆکان چی؟ جگە لە سیاسەتە چەوتەکانی خۆیان وە بووە دەبێت ئەم فشارانە تەنیا لەسەر شانی خەڵک قورسایی بکات. لە کاتێکدا هەموو لێکۆڵینەوە فەرمی و نافەرمیەکان نیشان دەدەن کە هێڵی هەژاری زیاتر لە 30 ملیۆن تمەن بووە. تەنانەت پێشتر لە مانگی جۆزەردانی ساڵی 1402دا ئەندامێکی لێژنەی ئابووری پارلەمان ڕێژەی هێڵی هەژاری لە تارانی بە 30 ملیۆن تمەن ناوبرد. هەر لەو کاتەشدا ناوەندی توێژینەوەکانی پارلەمان لە راپۆرتێکدا ڕاگەیاند کە نزیکەی 30 ملیۆن کەس لە خوار هێڵی هەژاریدا دەژین. وتەبێژی دەوڵەت بانگەشەیەوە دەکات کە هەر کەسێک ساڵی پار 6 ملیۆن و 128,000 تمەن داهاتی هەبوو بێت هەژار نەبوو. بێگومان ئەم بانگەشەیە وەک بانگەشەکانی تری بەرپرسانی دەوڵەتی بێڕوونکردنەوە و شەفافیەتە. دیار نییە وتەبێژی دەوڵەت ئەم ژمارەیەی بەم وردەکاریە و لەکوێوە هێناوە. لەوانەیە استراتیژی گەورەی دەوڵەت ئەوە بێت کە بیسەلمێنن کرێکاری سەرپەرشتیاری خێزانێکی سێکەسی کە 15 ملیۆن موچە وەردەگرێت بە لە بەرچاوگرتنی یارانە بۆ سێ کەس و کاڵابەرگی گواستراوە موچەکەی دەگاتە زیاتر لە 18 ملیۆن و 500,000 تمەن و لە ئەنجامدا ئیتر لە خوار هێڵی هەژاریەوە نییە، چونکە هێڵی هەژاری بانگەشەکراوی دەوڵەت وە ئەوەی کە دەوڵەت دەیڵێ بۆ سێ کەس هەرەو بڕێیەکە پەیداکرێت. یان پێدەچێت ئەم قسانەی وتەبێژی دەوڵەت سیرترین و بێبنەماترین نمونە بێت لە ئامارسازی ئابوووریەکانی دەوڵەت. چالاکوانانی کرێکاری لەم بارەوە ئەواڵن کە تەنانەت ئەگەر قسەکانی ئەویش بەڕاست وەربگرین و قبول بکەین کە ساڵی ڕابردوو هێڵی هەژاری ئەوەندە بێت کە ئەو باسیەکات دیسان دەگەینە ئەو ئەنجامەی کە یارانە هیچ کێشەیەکی چارەسەر نەکردووە. ئەگەر تەوەڕۆمی خاڵ بە خاڵ مانگی شەهریوەر 45% لە ژمارەکەی ئەودا زەرب بکەین هێڵی هەژاری سەرانە دەگاتە 9 ملیۆن تمەن کە ئەگەر بە ئەندازەی خێزانی چوارکەسی زەربی بکەین پتر لە دووبارە 30 ملیۆن تمەن بەدەستێت. ئەو چالاکە کرێکاریە ئەوەش زیاد دەکات کە واتە ئەم هەغدەستی مانگانە کە لە ساڵی ئەم ساڵدا بە کرێکارانی دەدەن بە لە بەرچاوگرتنی یارانە و کاڵابەرگیش ناگاتە ئەو هێڵی هەژاریە کە دەوڵەت بانگەشەی بۆکە و بانگەشەکراوی وتەبێژەکەیەتی. جگە لەوەی ئەم ژمارەیە بانگەشەیەکی بەڕاستی ساختەیە و لەگەڵ ڕاستیەکی ڕاستیەکانی ژیانی ئێستای خەڵکدا بە هیچ شێوەیەک ناگونجێت. بە پێی ڕاگەاندنی ناوەندی ئامار لە مانگی شاریوەری 1404 هەتاویدا تەوەڕۆمی نقطە بە نقطەواتە خاڵ بە خاڵی خێزانەکانی وڵات 45% بووە، واتە خێزانەکانی وڵات بە تێگڕا 45% زیاتر لە ساڵی 1403 بۆ پێداویستیەکانی ژیان خەرجیان کردووە. بەم پێیە چۆن سیاسەتگەلێک لە جۆری یارانە و کاڵابەرگ وەگەوەی وتەبێژی دەوڵەت بانگەشەی بۆ کردووە دەتوانێت ژیانی ئەمڕۆی خەڵک دابین بکات. چالاکوانێکی تری کرێکاری سەبارەت بە ژمارە ڕاگەیەنراوەکان بۆ هێڵی هەژاری دەڵێت کە لە ئێستادا 40 ملیۆن تمەنیش بۆ بەڕێکردنی کاروباری خێزانێکی سێ یان چوارکەسی کەمە. ئاخوازینەکانی پەروەردە و مەسکەن و جلوبەرگیان لەبەر چاوگرتووە. ئەگەر ئەندامێکی خێزان نەخۆش بکەوێت چی؟ ساڵی پێشوو
هەزینەی خواردن بە تەنها بۆ هەر کەسێک زیاتر لە 6 ملیۆن تمەن بوو. ئێستاکە لە 10 ملیۆن تمەنیش زیاتر بووە. هەروەها دەڵێت کە ئەم ساڵ خێزانە کە خاوەن منداڵ بێت و نەیەوێت کرێی خانوو بدات خەرجی خواردن و هەزینەی بەرداوامەکانی زیاتر لە 23 یان 24 ملیۆن تمەنە. بە تەنیا قەبزی بەرق بۆ یەک خێزان نزیکەی 1 ملیۆن تمەنە. ئەگەر کرێی خانوو و دەرمان و چارەسەر بخەینە سەر هەزینەکان 40 ملیۆن تمەنیش کەم دێت. وتەبێژەی دەوڵەت دەبێت بڵێت بە چلێک دانەوەیەک و لەسەر بنەمای چ خشتە و فۆرمولێک گەیشتۆتە ئەم ژمارە سەیر و سەمەرەیە ئەگەر ئامانجی داپۆشینی ڕاستیەکان نەبێت. ئەلبەت دەستی حکوومەت ڕووبووە و ئەم ئامارە سەیر و سەمەرانە ئیتر بۆ کۆمەلگا مانایان نەماوە. خەڵکێکی کە لە ئاسی کۆمەلگادا دەژین و هەموو ڕۆژێ بۆ کڕینی پێداویستیە سەرەتاییەکانی ژیان لە دڵڕاوکێ و نیگەرانیدان هەرگیز بەم ژمارە نامۆیانە باوەڕ ناکەن و دڵیان ئارام نابێتەوە قەناعەتی پێ ناکەن. خەڵک ڕۆژانە نرخەکانی بازار بە پێست و گۆشت و ئێسکەوە هەست پێ دەکەن و بۆ ئەوەی ڕۆژگار بەسەربەرن دەست بۆ هەموو دەرگایەک دەبن کە ئەم دۆخە بگۆڕن. هەموو کەسێک باش دەزانێت کە ئەوەندە خەرجی هێزی نظامی و ئەمنیەتیەکان دەکرێت، ئەوەندە کە خەرجی سەرکوت دەکرێت، ئەوەندە کە خەرجی سیاسەتی بێ ئاکامی دەرەوە دەکرێت، ئەوەندە خەرجی لەشکەری ئاخۆندی بێکەڵک و دامەزراوە مەسەبیەکان دەکرێت یان دەدزرێت و تاڵان دەکرێت و ئەو هەزینە زۆرەی بۆ ناوەندە ئەتۆمیەکان کراوە. هەموو ئەوانە کافیە بۆ ئەوەی ژیانی خەڵک دابین بکرێت. بەڵام کۆماری ئیسلامی مانەوەی خۆی بەو هەزینانەوە گرێتراوە. چشتی دریا چین خونی ماس یخم بارکان بابا گریجی گنم رنگین بکین گش دشتکان بو هجاری سفرکان من با بخنین شیرینان بو هجاری سفرکان من با بخنین شیرینان قفص بمره بهارت گینوه فرمسکی چاوی کترکان اسرینوه تا دگینه تا کداری برزی آوات ووین تا سپیده عاشقی شون پی خزان اسرینوه تا سپیده عاشقی شون پی خزان اسرینوه تا که روژه بیتدی خونی من علانی هجار رول الشاري خونكان أبرينوا قشت ريقكان بولامس قرتني خون وخيال يا سمان پنجري روناكي الروينين لسر ديواركان پنجري روناكي الروينين لسر ديواركان دارکان چشتی دریا چین خونی ماس یخم بارکان بابا گریجی گنم رنگین بکین گش دشتکان بو هجاری سفرکان من با بخنین شیرینان بو هجاری سفرکان من با بخنین
بەڵێ عزیزان نامەیەکی ئێوەی بینەری خۆشەویستمان لەبەر دەستایە کاکچیا لە نامەیەکدا نووسیوێتی هاوڕێیانەی بەرنامەی ئێمە و بینەران ئەم کاتتان باش و ماندوو نەبن. زۆر سپاس بۆ بەڕێزت کاکچیاکۆ. دەڵێت کە کۆنفرانسی ئۆسلۆ بە داوەتی ڕێکخراوەی مافی مرۆڤ لە ئێران هەفتەی ڕابردوو لە شاری ئۆسلۆ پایتەختی وڵاتی نۆروێژ بەڕێوەچوو. لەم کۆنفرانسەدا چەندین لایەنی ئێرانی و کوردستانی بەشداریان کرد و ڕاوبۆچوونی خۆیان سەبارەت بە تەوەری کۆنفرانسەکە ینی مافی مرۆڤ لە ئێران دوای کۆماری ئیسلامی خستە ڕوو. دوا بە دوای کۆنفرانسەکە لە دوو لایەن و دوو ڕەوتی سیاسی لە ساحەی سیاسی هێرش کرا سەر ئەم کۆنفرانسە. لانی کەم کە من ناوی دەنێم چەپی ئیفراتی. ئەم کۆنفرانسە ئیدامەی کۆنفرانسی جۆرج چاون بۆ ئالتەرناتیڤ سازی ڕۆژئاوا ناساندیان و بە پرۆژەی ڕۆژئاوایی یانزانی کە بەنیازن بەرگەشەی ڕاوەرینی ببوونە ڕاپەڕینی جەماوەری بگرێن. هەروەها گەڕێنەوە سەر لایەنە بەشداربووەکانی ئەم کۆنفرانسە و بە نەزەری خۆیان کارنامەی هەرکام لەم لایەنانە دەرخەری ئەو ڕاستیە کە باوەڕ بە هێزی جەماوەریان نییە و بۆ گەیشتن بە دەسەڵاتی حیزبی خۆیان خۆ بە هەر دەرگایەکدا دەدەن. کۆمەڵە و ڕێکخراوی کۆمۆنیزمی کرێکاری ئێران واتە حیزبی کۆمۆنیزمی کرێکاری ئێران بەشداری ئەم کۆنفرانسەیان کرد. لە ڕوانگەی ئەم ڕەوتە فکریەوە تا چەپی ئیفراتیەوە ئەم جەریاناتە لە کاتێک لەم جۆرە کۆنفرانسانەدا بەشدارن و لەگەڵ هێزی غێری کاریگەری و کۆمۆنیستی واردی دیالۆگ دەبن لە بنەمای فکری خۆیان لایەنداوە و زۆر شتی تریش دەڵێن. کاک چیاکۆ دەڵێت من گەرەکم نییە باسی ئەوە بکەم کە ئەم کۆنفرانسە وەڵامێکی چڕوپڕی بە دۆخی ئێستا و داهاتووی ئێرانی دوای کۆماری ئیسلامی داوەتەوە. ڕاستەکەی نامەوێت بچمە ناو شیکاری ئەم کۆنفرانسە. بەس ئەواڵم بە بڕوای من هەرەوەندە کە لایەنە سیاسیەکان لە دەوری یەک کۆ دەبنەوە و قسە لە ئێستا و داهاتووی ئێران و کوردستان دەکەن بۆ خۆی هەنگاوێکی باشە و دەبێت پێشوازی لێ بکرێت. چون تەنیا لە ڕێگای دیالۆگدایە کە لایەنە سیاسیەکان و ڕەوتە فکریەکان خۆیان دەردەخەن و خەڵک دەتوانێت قەزاوەتیان لەسەر بکات و بەم جۆرە باشترین ڕێگایە بۆ پەروەردە و بارهێنانی خەڵک و تەمرینی دموکراسی. لە درێژەدا دەڵێت کە قسە و باس لەم بارەوە زۆرە و بەنیازم لە نامەیەکی تردا قسەیان لەسەر بکەم و بە تایبەت تیش بخەمە سەر چەپی ئیفراتی و هەڵەی سیاسی ئەم ڕەوتە کە ئامانجەکەی لە پەراوێزمانەوەدا. کاکچیا لە ئیدامەدا دەڵێت کە جیال لە چەپی ئیفراتی بەرەی ڕاستی ئیفراتی لە قامەتی سەڵتەنەت خوازیش هێرشێکی توندیان کردە سەر ئەم کۆنفرانسە لە ڕوانگەی ئەم ڕەوتەوە کەسی تر غەیری خۆیان بۆی نییە لە سەر داهاتووی ئێران قسە بکات و پرۆژەی هەبێ. ئەوە ئەوانن کە خۆ بە ساحبی ئێران دەزانن و هەموو کەسێک دەبێت بچێتە ژێر چەتری سیاسی ئەوان. قسەکانم لەم نامەیەدا زۆرتر لەسەر ئەم بابەتەیە. ئەڵبەت ئەوەش بڵم تۆزێت و ڕێی باوشەکانمەوە دیارە بۆیە داوای لێبورتنتان لێ دەکەم. چاوی لێ بکەن لە سەردەمێکدا کە خەڵکی بێبەش و بێماف لە دژی دیکتاتۆری ئیسلامی داوای سەلماندنی مافی چارەنووسی خۆیان بەرز دەکەنەوە لە کاتێکدا لایەنەکانی ڕۆشنبیران چالاکوانانی سیاسی کۆبوونەتەوە تا دەربارەی ئێرانی دوای کۆماری ئیسلامی قسە بکەن، فاشیستەکانی پەهلەوی لە فەزای مەجازیدا ئاگریان گرت. وا سووتان کە وەگەوەی کەسێک تابۆیەکی شاراوەی ناومێشکی ئەنیشکان دەبێت. دەڵێت کە ناخی ئەوان غەیری خۆیان کەس نابینن. با تۆزێ زۆرتر قسە لەوە بکەین بۆچی ئەم هێرشیان دەست پێ کردووە، چونکە هەرکوێ باز لە مافی چارەی خۆنووسین دەکرێت ئەوان هاواری پارچە پارچەبوونی ئێران و پاراستنی تەمامیەتی ئەرزیەکان. هەرکوێ باسی دموکراسی ڕاستەقینە دەکرێت ئەوان وێنەی شا بەرز دەکەنەوە. هەرکوێ خەڵک داوای کۆتایی هێنان بە ناوەندگەرایی تاکمێحوەری و دەسەڵات دەکەن، ئەوان یادی ئێرانی گەورە و تەمامیەتی ئەرزی دەکەنەوە. هەمان ئەو ئێرانەی کە لە ڕاستیدا کاتی دەسەڵاتی ئەوان و ئێستاش زیندانێک بووە و زیندانێکە
بۆ هەموو خەڵکی ئێران. کاکچیا لە بەشێکی تری نامەکەیدا نووسیوێتی کە پەهلەوی خوازان لە تێروریزمی کۆماری ئیسلامی لە سپای پاسداران و لە ئیسلامی سیاسی ناترسن. ترسی ڕاستەقینان لە شوێنێکی ترە ئەوان لە هۆشیاری خەڵک لە هاوپشتی خەڵک دەترسن لەوەی کە چیتر باوەڕ بە نەخشەی دەستکردی ئێرانی ڕەزاشان نەمێنێ کە بە زۆر و خوێن ڕشتن لە پێناو سەقامگیرکردنی سیاسەتی سیستمی زاڵمانەی سەرمایەداری یەک میلەت و یەک زبان و یەک کلتور جێیان خست. ئەترسن لەوەی کە خەڵکی نەتەوەکانی تر ژێردەستەبوون قبول نەکەن و لە هەمووی گرنگتر دەترسن لەوەی کە ئیدامەی ڕاپەڕینی ژینا ڕادیکاڵتر ببێتەوە و جێگایەک بۆ ئەوان نەمێنێت تا سیستمی زاڵمانەی سەرمایەداری لەژێر دروشمی ئێران وەردەگرینەوە بپارێزن تا هەمان ڕێچکەی ڕەزاشا و حەمەڕەزای کوڕی ئیدامە بدەن. فاشیزمی پەهلەوی وەک هەمان باوک سالاری گەنیوە کە لە منداڵەکەیدات. پاشان دەڵێت من خێری تۆم دەوێت. بەڵام مێژوو گەواهی دەدات و شاهیدە کە مافی خەڵکی بێبەش و زوڵم لێکرا و هەرگیز لە مستی ئاسنینەوە هەڵناقڵێت. جەهان لە سەدەی 21دا چیتر شوێنی دیکتاتۆرەکان نییە، بەڵکو کۆتایی سەردەمی ئەوانە و دەستپێکی هەرەسهێنانی دیکتاتۆریەتە. سەدام ڕووخا، قەزافی ڕووخا، مبارەک ڕووخا، یوگزلافیا هەرەسیەنە، یەکیەتی سۆڤیەت پارچە پارچە بوو. هیچ کام لەم ڕووخانانە کۆتایی جیهان نەبوون، بەڵکو دەستپێکی بیرێکی نوێ بوون، پێکەوە ژیانی ئازادی و بەرابەری کە بووەتە ئاواتی کۆمەڵانی خەڵک. ببوورم بزوتنەوەی ژینا ئەم ڕاستیەی سەلمان کە ئیتر نەشاو نەشێخ بەڵکو ئیرادەی وشیارانەی خەڵکە بۆ سەر و بنکردنی هەرچی تا بۆیە. ئەگەر مێژوو وانەیەکی هەبێت ئەوەیە کە هیچ ستەم و زۆرداریەک تاسەر نییە، هیچ خەڵکێک ناکرێت بۆ هەتایە دیلی دیکتاتۆرەکان بمێنێتەوە چ شابێ و چ شێخ بێت. هیچ حکوومەتێک لەسەر بنەمای سوکایەتی بە خەڵکانی تر نایەتە سەرکار و خەڵک مافیان هەیە چارەی خۆیان دیاری بکەن بۆ ئەوەی تیایدا بە ئازادی و سەربەستی بژین. کاتی هاتووە جیهان و تەنانەت هێزە سیاسیەکانی ئێرانیش تێبگەن کە بە دروشمی ئومەت و میلەتی ئێرانی ناکرێ و نابێ سیستمی زاڵمانە چ لە قەوارەی ئیسلام و چ لە قەوارەی پاشایەتی پارێزگاری لێ بکرێت. خەڵک بەردەوە ئەبەد نین، بەڵکو خۆڵقێنەری هەموو سەروەت و سامانێکن و تەنیا خۆیان لە ڕێگای نوێنەرانی ڕاستەقینەی خۆیان دەتوانن لەسەر ئێستا و داهاتویان بڕیان بدات. ئەگەر لە چوارچێوەیەکی ئازادیان تەنانەت سربەخۆدا بژین، ئەمە پارچە پارچەبوون نییە، مەترسی نییە، بەڵکو جێبەجێبوونی دموکراسیە. کێ لە پارچەبوون دەترسێت؟ تەنها فاشیستەکان لە پارچەبوون دەترسن، چونکە دەزانن سیستەمی دیکتاتۆریان بێدەسەڵات بەسەر خەڵکانی تردا بێمانا دەبێت. بەڵام کاتێک سیستەمی ناعادڵانە هەڵپێچرا، ئەو کات خەڵک ئەگەر نەتەوەیەک بتوانن هاوپەیمانیان بن، دەتوانن یەکسان بژین. جیهانی داهاتوو هی خەڵکی ئازادە، نەک ئیمپراتوریە گەنیوەکان. باسم کرد کە ڕەزاشا و کوڕەکەی هەردووکیان بە زۆر و سوکایەتی حکمیان کرد. یەکێکیان کوردستانی لە خوێن تلاندەوە و ئەوی تریان ئازادی خەڵکی لە ساواک داخنکاند. ئەمڕۆ کوڕی هەمان بنەماڵە لە سەدەی 21دا هێشتا باسی یەک پارچەیە خەڵک دەکات، یەک پارچەیەک کە جگە لە زیندانی سیاسی خەڵکی بێبەش و مافرا و هیچی تر نەبوو. بەڵام کاتێک شاکان و وەلیفەقیەکان کاتیان تەواو بووە، ئێران بە تایبەت دوای بزوتنەوەی ژینا لەسەر بنەمای ئازادی و بەرابەری لەسەر بنەمای ڕەزامەندی هاوکاری خەریکە چرۆ ئەدات، نەک لەسەر خوێن و نێزە. ئەگەر فاشیستەکانی پەهلەوی لەم بە ئاگاهات نەدەسووتێن با بسووتێن، چونکە ئاگری ڕاستی هەمیشە تاریکی درۆ دەسووتێنێت. کاتیەوە هاتووە خەڵکی ببورن خەڵکی بەشمەینەت چارە نووسی خۆیان بگرنە دەست و بە جیهان نیشانی بدەن کە ئازادی بەرهەمی خەباتی ڕێکخراوی هەمان خەڵکی بەشمەینەتە. خامنەی بە زووی دەڕوات و هەروەک چۆن ڕەزاشا و محەممەد ڕەزای کوڕی دیکتاتۆرەکانی تر
فڕێدرانە ناو زبڵدانی مێژووەوە، ئەویش وەک ئەوان فڕێ دەدرێتە ئەو زبڵدانەوە. نەکوڕی خامنەی دەتوانێت بگەڕێتەوە، نەکوڕیشە داهاتووی خەڵکێکە کە بڕیاریان داوە خۆیان کۆمەڵگای خۆیان بنیات بنێ. ناوبڕێک وەربگرن بە نامێک لە کاک حەمید دێمەوەلاتە. Spark in an eye, a young heart silenced too soon. Dreams ruined, life taken, and in raw summer gloom. But my name became a beacon for my nation to rise. Echoes of my story spread and lining the skies. Whispers of liberation rise, ascending through the air. Children of Kurdistan lead with courage, they declare. Tehran smiles for death alone, in its embrace, peace unknown. Every girl and boy in its grasp hold dead. From this land, no life shall bloom, only shadow, only gloom. My dear Kurdistan, torn apart, yet to find stirs the heart. Daughters, led the way for liberation's eternal flame. They try to hide our tears, veil trees in mournful shades, poke waters in heavy chains, strangle roads where silence lays. Sowing discord in distant lands with strength that won't relent. Songs are hushed and dreams are slain, endless mournful lament. Whispers of liberation rise, ascending through the air. Kurdistan, take the lead with courage, they declare. Tehran smiles for death alone, in its embrace, peace unknown. Every girl and boy in its grasp hold dead. From this land, no life shall bloom, only shadow, only gloom. My dear Kurdistan, torn apart, yet to find stirs the heart. Daughters, led the way for liberation's eternal flame. In the quiet sorrow sways, our hearts beat a mournful tune. Sheena, your name a flame beneath the darkened moon. In the echoes of our souls, the light begins to glare. For our legacy we stand, with courage we declare. کاک حەمید لە نووسراوەیەکدا باز لەوەکات ئەڵێ هاوڕێیان گەرەکمان لەم نامەدا تیش بخەمە سەر شۆڤینیزمی نەتەوەی باڵادەست لە ئێران کە لەم ماوەدا چ لەلایەن کۆماری ئیسلامی و چ لەلایەن بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆن واتە پاشایەتی خوازی پەرەی پێدراوە. بەڵام پێش قسەکانم بە پێویستم زانی جەخت لەسەر دوو خاڵی گرنگ بکەم. یەکەمیان کاتێک باسی شۆڤینیزمی نەتەوەی باڵادەست لە ئێران دەکەین مەبەست نەتەوەی فارس بەگشتی نییە. شۆڤینیزم
میل و بۆچوونی دەسەڵاتی سیاسیە کە هەوڵەدات لەم ڕێگایەوە کە دیاریترین دەرکەوتنی نەتەوەپەرستیە باڵادەستی خۆی لە پێناو بەرژەوەندیەکانی خۆیدا پەرە پێ بدات. ئێستا کە باسی ئێران دەکەین، نەتەوەی فارس وەک هەموو نەتەوەکانی تر لە ئێران لە چین و توێژە جیاوازەکانی ناو کۆمەلگا پێکاتون کە لە زۆر بواردا پشتیان لە بیربۆچوونی شۆڤێنیزم وەک دیاردەیە کردووە و هاوچارە نووسیان لەگەڵ خەڵکی نەتەوەکانی تر ئەنەوێکە بەرجەستەی بکەنەوە. شۆڕشی ژنجیان ئازادی نمونەیەکی بەرچاوی ئەم ڕاستیە بوو. کاتێک دروشمی بژی کوردستان و ببرن یا شاسێن ئازەربایجان و کوردستان چاو چرای ئێران بەرز کرایەوە ئەم ڕاستیە دەرکەوت. لە هەمان کاتدا ئەوەیش بێژین کە نەتەوەی بندەستیش دەتوانێت هەڵگری بیر و بۆچوونی شێڤێنیزمی یان هەمان نەتەوە پەرستی بێکە لە ناسیۆنالیزمی ئیفراتیدا خۆی دەردەخات. بەڵام لە ماوەدا ئێمە زۆرتر لەگەڵ شۆڤێنیزمی نەتەوەی باڵادەست ڕوبەڕووبووین و تەئسیر و کاریگەریەم دیاردەیە بەرچاوتر بووە، هەر بۆیە زۆرتر لەسەر ئەم بابەتە قساکە. کاک حەمید لە درێژە داڵێت شۆڤێنیزمی فارسی دیاردەیەکە کە بە درێژایی مێژووی ئێران ڕەگۆڕیشەی قۆڵی فەرهەنگی و سیاسی هەیە. ئەم دیاردەیە بە تەرکیزکردن لەسەر بەرتەربوونی زمان و فەرهەنگی فارسی بەرامبەر بە نەتەوە ئێرانیەکانی تر بە قەولی خۆی هەم لە گۆڕەپانی سیاسەتی ناوخۆ و هەم لە پێکاتە فەرهەنگیەکاندا کاریگەری داناوە. نەتەوە گەرایی بە درێژایی مێژووی ئێران ڕۆڵێکی گرنگی هەبووە. لەگەڵ ئەوەشدا شۆڤێنیزمی فارس وەک دیاردەیەکی بەرچاوی ئەمڕەوتە بە مانای بەرتەری خوازی و ئەولەویەتدانە بە فەرهەنگ و زمانی فارسی. زۆر جار بەهۆی سەلماندنی یەک میلەت یەک زمان لە پێناو بەرژەوەندی چینی باڵادەست بووەتە هۆی دروستبوونی دووری و جیاکاری لە نێوان نەتەوەکانی تردا لە ئێران. ئەڵبەت چەمکی نەتەوە لەم چوارچێوەیەدا گرنگیەکی تایبەتیە، چونکە نەتەوە هەم سربەستبوون بە وڵات و هەم ناسنامەی فەرهەنگی و زمانی لە خۆ دەگرێت. لێکۆڵینەوە لەم دیاردەیە یارمەتیمان دەدات تا پەیوەندی نێوان زمان، ناسنامەی نەتەوەی و دەسەڵاتی سیاسی باشتر بناسین و کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگای ئێران شی بکەینەوە. ڕەگەکانی شۆڤێنیزمی فارسی دەتوانین لە سەردەمی سەفەوی و دوای ئەوەوە ببینین. لەم سەردەمەدا زمانی فارسی وەک زمانی فەرمی کارژێڕی لە ئێرانی ئەو سەردەمدا فەرهەنگی و زانستی ناسێنرا بە زمانەکانی تر و زاراوە ناوچەیەکان لەوانە زمانی کوردی، بەلوچی، تورکی و عەرەبی تا ڕادەیەک پەراوێز خران و زاراوەکانیش بەو شێوەیە بێجگە لەو زمانانە. جێگیرکردنی زمانی فارسی لە پێکاتەی دەوڵەتدا بە ئامانجی دروستکردنی یەکێتی نەتەوەیی و بەهێزکردنی ڕەوایی سیاسی ئەنجامدرا، بەڵام لە هەمان کاتدا بووە زەمینەسازی جیاکاری فەرهەنگی. بە هاتنی سەردەمی قاجار و پاشان پەهلەوی ئەم سیاسەتە درێژەی هەبوو. دەوڵەتی پەهلەوی یەکەم بە جەختکردن لەسەر ببورن مۆدێرنیزاسیۆن و دروستکردنی ناسنامەیەکی نەتەوەی یەکگرتووە لە پێناو بەرژەوەندی گشتی سەرمایەداری لە ئێراندا مەرکەزگەرایی لە ڕێگەی یەک میلیەت و یەک زمان، ئەویش زمانی فارسی وەک پێوەری سەرەکی نەتەوە ناسان. بەو جۆرە میدیاکان، قوتابخانەکان و فەرمانگە دەوڵەتیەکان ئامرازی سەرەکی ئەم سیاسەتە بوون. ئەنجامی ئەم پرۆسەیە شێوەگرتنی ڕوانگەیەک بوو کە زمانی فارسی بە پێوەری یەکێتی نەتەوەی و ناسنامەی نەتەوەی ئێرانی دەزانێت. بەم جۆرە ناسنامە نەتەوەیەکانی تری پشتگوێ خست. لە ڕوانگەی سیاسیەوە شۆڤێنیزمی فارسی یارمەتی سیاسەتەکانی ناوەندگەرایی و یەکسانکردنی فەرهەنگی لە ئێرانی داداوە. دەوڵەتە جیاجیەکان بە پشتبەسن بە زمانی فارسی ئەوڵانداوە یەکێتی نەتەوەی بەهێز بکەن، بەڵام ئەم سیاسەتە بووەتە هۆی پەراوێزخستنی نەتەوەکانی تر و ناڕەزایی کۆمەڵایەتی لە نێو کۆمەلگادا. پێناسەکردنی ئێران وەک تەنیا یەک نەتەوە بۆتە ئامرازێکی سیاسی. هەر بۆیە لە ئەدەبیاتی سیاسی زاڵدا وشەی قەوم خرایە جێگای وشەی میلەت یان نەتەوە. بەم جۆرە نەتەوەکانی تر بوون بە قەوم کە هەمویان پێکەوە نەتەوەی یەکدەستی ئێران پێکدێن و پاراستنی یەکپارچەبوونی ئێران کە ئێستا بە ناوی تەمامیەتی ئەرزی دەناسرێ بوو بە شوعاری نەگۆڕی ئەم ڕەوتە. بەو جۆرە ئەگەر نەتەوەکانی ترکە زمان و کللتور و قەوارەی سیاسی کۆمەڵایەتیان پراوێزکرا و داوای مافی خۆیان دەکرد،
بە جودای خواز لە نەتەوەی ئێرانی دەستکرد دەیانناساند و بەم جۆرە ڕێگای سەرکوتی مافەکانیان بە بیانووی پاراستنی یەکپارچەی ئێران بەڕێوە دەچوو. سیاسەتێک کە ئێستاش لەلایەن کۆماری ئیسلامی و بەڕێ دەچێت و بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆنیش لە قامەتی سەڵتەنەت خواز پێداگری لەسەر دەکات. ئەم ڕێبازە نەتەوەگەرایی تۆندڕەوی بەهێز دەکات و دەبێتە زەمینەسازی ئاڵۆزیە نەتەوەی و ناکۆکیە سیاسیەکانیش وە تەنیا چینی باڵادەست لە نەتەوەی باڵادەست قازانجی تیا دەکات. لە درێژەدا کاک حەمید لە نووسراوەکەیدا باس لەوەکات کە باسی دێتە سەر ڕەخنە، دەڵێت کەوابوو ڕەخنەی سەرەکی لە شۆڤێنیزمی فارسی ئەوەیە کە چڕبوونەوەی تەنها لەسەر پێناسەکردنی ئێران وەک یەک نەتەوە پێکەوە بوون و هاوپشتی و هاوچارەنووسی لە نێوان نەتەوەکانی ئێران لاواز دەکات. چارەسەرەکان پێش هەموو شتێک سەلماندنی ئەم واقعەتەیە کە ئێران وڵاتێکی فرەنەتەوەیە. ڕێزگرتنە قەوارەی نەتەوە جیاوازەکان بەم مانایە کە هەمویان بەشدارن لە بەڕێوەبرنی کۆمەڵگای فرەنەتەوەی ئێراندا. ئەم ڕێبازە دەتوانێت یارمەتی هاوسەنگی نێوان یەکێتی نەتەوەیش و فرەچەشنی فەرهەنگی بدات و چەمکی نەتەوە بە شێوەیەکی ڕاستەقینەوە گشتگیر بەهێز بکات. کاتێک نەتەوە جیاجیایەکان لە بڕیاردانەکاندا ئامادەبوونیان هەبێت سیاسەتەکان بەرەودادپەروەری و فەرهەنگی و ڕێزگرتن لە ناسنامە جیاوازیەکان دەڕۆن و جیاکاری نەتەوەی کەم دەبێتەوە، ئەم جارە ڕێگا خۆش دەکرێت بۆ ئەوەی کە خەڵکی ئێران بە تایبەت خەڵکی کرێکار و زەحمەتکێش یان وڵاتە بە کورد و فارس و تورک و بەلوچ و عەرەب و هەر نەتەوەیەکی تر دەست لە نێو دەستی یەک و پشت بە پشتی یەک هەنگاو بنێن بۆ چارەسەرکردنی گرفتەکانی ژیان کە خۆی لە دەسەڵاتی خۆسەپێنەرانەی سەرمایەداریدا دەبینێتەوە. بەڵام شۆڤێنیزمی نەتەوەی باڵادەست ڕێگایەکە بۆ بەرگرتن بەم داهاتووە. کاک حەمید لە کۆتایی نامەکەیدا دەڵێت ئەگەر قسەکانم کورتکەمەوە دەتوانم بڵێم کە شۆڤێنیزمی نەتەوەی باڵادەست کە ئەمڕۆ لەلایەن کۆماری ئیسلامی و بەرەی ڕاستی ئۆپۆزیسیۆن خۆی نیشانەدا دیاردەیەکە کە دەتوانێت ببێتە هۆی جیاکاری فەرهەنگی و ئاڵۆزیە نەتەوەیەکان لە داهاتووشدا. چەمکی نەتەوە کاتێک تەنها بە یەک زمان و فەرهەنگ و بە شێوەیەکی سنووردار پێناسە بکرێت ناسنامەکانی تر پشتگوێ دەخات و پێکەوەبوونی کۆمەڵایەتی دەخاتە مەترسیەوە. قبولکردنی فرەچەشنی فەرهەنگی و ڕێزگرتن لە نەتەوە جیاجیاکان کلیلی پاراستنی ناسنامەی نەتەوەیی و پێکەوەبوونی کۆمەڵایەتیە لە ئێرانی هاوچەرخدا بۆ هەموو نەتەوەکان. ناوبڕێک ببینن دێمەوە خزمەتە. وطن وطن صدا بزن به حکم خون که بیگناه ریختن، صدا بزن به روشنی که خواب بینه‌اش هنوز به بوسه های حرق خون که فریاد میزنند هنوز، که خشممان شود به مشتمان گره، صدا بزن که زنده صدا بزن پیام بزن، صدا بزن وطن وطن، صدا بزن به حکم خون که بیگناه ریختن، صدا بزن به نام رمز به عزم و خواست تو و من، ز بردگی ظلم و ستم شود رها این خاک و تن، که خشممان شود به مشتمان گره، صدا بزن که زنده، صدا بزن به روشنی به واژه‌های آشنا، بزن صدا به زندگی آزادی. بینەرانی خۆشەویست نامێکی ترمان هەیە لە کاک میرۆ. کاک میرۆ لە نووسراوەیەکدا دەڵێت کە
لە بیرمە چەند ساڵ پێش ئێستا کاتی گیانبەختکردنی ژینای جوانەمەرگ خاتومژگان افتخاری دایکی گیانبەختکرد و ژینا لە وتوێژێکدا لەگەڵ BBC فارسی ساڵی 1400 هێتاوی دەربارەی ئەوەی بۆچی کچەکەی دوو ناوی هەیە دەڵێت کە خۆم ناوم ژینە بەواتای ژیانی نوێ. ڕوخساری ڕاستەقینەی ناوەکەی لە ژیانی مندا بوو و نوێبوونەوەی بەخشیە ژیانە. هەموو خێزان ژینایان بانگ دەکرد، بەڵام بەهۆی ئەو سنوورداریانەی کە بۆ هەڵبژاردنی ناوی کوردی هەبوو ناویان لە ناسنامەدا مەهسا بۆ دانا. بەهۆی نیگەرانی لە هەبوونی ناوی کوردی لە کاتی ناونووسی لە قوتابخانە و زانکۆ بڕیاریاندا کە لە ناسنامەدا ناوی مەهسا دابنێن. مەهسا ناوێکی جوانی فارسیە، واتە مانگی جوان، بەڵام هەمیشە ژینامان بانگ دەکرد، کەواتە بە تەواوی ڕوونە کە مەهسا ناوێکی سەپێنراو بووە لە جێگای ژینا. ڕەزا پەهلەوی لە چاوپێکەوتنەی لەگەڵ ماریۆ نافال دا 18 مارسی 2025 زاینیدا لە شوێنێکدا بە بێشەرمی دەڵێت کە لە سەردەمی باوکیدا دژی نەتەوەکانی ئێران و کۆمەڵگە ئاینیەکان جیاکاری نەبووە و کاتێک مەهسا کوژرا هەندێک هەوڵیاندا ئەوە بە کێشەی نەتەوەیەکی تایبەت ببەستنەوە، بەڵام دایکی مەهسا گوتی مەهسا کچی ئێران بوو، ڕێگە مەدەن ئەم بابەتە نەتەوەی بێتەوە. ئەمە قسەی ڕەزای پەهلەوی بوو. کاگمیرو لە درێژەدا دەنووسێت کە ژمارەی تاوانەکانی ڕژیمی باوکی ڕەزای پەهلەوی لە کوردستان ئەوەندە زۆرە کە قسەکردن لە سەریان پێویستی بە کاتی زیاترە، بەڵام لە لێدوانەکانی ڕەزا پەهلەوی لە پەیوەندی لەگەڵ ژینا تەنها دەتوانرێت یەک ئەنجام وەربگیردرێت بۆ ئێرانی بوون، دەبێت حتمەن فارس بن. کوردبوون و ئێرانی بوون لەگەڵ یەکتر پێکەوە ناکۆکن. ژینا ناتوانێت کچی ئێران بێت چونکە کووردە. بۆ ئەوەی وەک کچی ئێران قبول بکرێت دەبێت پێش و پاش مردن لەو ناسنامەی ئەو ناسنامە کوردیەی لێ بستێنرێتەوە، ناسنامەی فارس بەسەریدا بسەپێنرێت. ڕوون نییە بۆچی بەکارهێنانی ناوی ژینا نەتەوەگەراوی و ببورن نەتەوەگەرایی و بەستنەوە بە نەوتەوەیەکی تایبەتە، بەڵام سەپاندنی ناوی مەهسا نەتەوەگەرایی فارس نییە. ئەمە جگە لە منتەقی شۆڤێنیزم بە هیچ منتەقێکی تر ناتوانرێت ڕوون بکرێتەوە. کورد کاتێک ئێرانی ببورن کورد کاتێک ئێرانی دادەندرێت و لە ئێران مافی ژیانی هەیە کە دەست بە خۆنکۆڵیکردن بدات، پشت لە ناسنامەی خۆی بکات و ببێتە فارس یان مل بۆ ژێردەستەبوون بدات. ئەم بیرکردنەوەیەی ڕەزا پەهلەوی پاشایەتی خوازانی تر دەقاودەق هەمان تێگەیشتن و زەهنیەتی مەحموود ئەسەد بۆسقۆرد وەزیری دادی ئەو کاتی تورکیا کە لە ساڵی 1930 زاینیدا لە وتارێکدا وتی بە بیرۆڕای من دۆست و دژمن بزانن کە تورک گەورەی ئەم وڵاتەیە، ئەوانەی لە نژادی تورک نین لە خاکی تورک تەنها یەک مافیان هەیە، ئەویش خزمەتکار و کۆیلەبوونە. دۆست و دژمن تەنانەت شاخەکانیش ئەم ڕاستی ئاوا بزانن. بەکارهێنانی ناوی مەهسا بۆ ژینا کاتێک بوو بە مشتومڕ کە ناسیۆنالیستە باڵا دەستخوازەکانی فارس و تەلەڤیزیۆنە فارسی زمانەکان لە جێگای ژینا ناوی سەپێنراوی مەهسایان بەکاردەهێنا یان جارجار ناوی سەیر و سەمەری مەهسا و ژینایان بەکاردەهێنرا و هەردوو ناوەکەیان دەگوت. نووسەر لە ئیدامەدا دەڵێت کە لە ڕاستیدا مەهسا یەکێکە لە ناوجوانەکانی فارسی و لێرە هیچ کێشەیەک لەسەر ئەم ناوە یان زمانی فارسی نییە، بەڵام چونکە لە جیاتی ژینا سەپێنرا بوو بۆ خەڵک بوو بە کێشە و ڕێک وەک زمانی فارسی کە لە بنەڕەتدا کەس دژایەتی نییە لەگەڵی، بەڵام چونکە کراوە بە ئامرازێک بۆ سڕینەوە و سەرکوتکردنی زمانەکانی نەتەوەکانی تر هەستیاری دروست کردووە و بەرگری دەکرێت لە بەرامبەر وەرگرتنی ئەم زمانەدا. کێشەکە سڕینەوەی ناوەکان و دیاردەنەتەوەی و کولتوریەکانی کورد و کردەوەی زۆرەملێ. زۆربەی خێزانە کوردەکان ناوی فارسیان بۆ کچان و کوڕانی خۆیان هەڵبژاردووە و ئەمە هەرگیز کێشە و بابەت نەبووە. دیاردەیەک کە لەگەڵ دەبێت ئاماژەی پێ بکەین ناسیۆنالیستە باڵا دەستخوازەکان لە هەموو بابەتەکاندا لەگەڵ کۆماری ئیسلامی ناکۆک و دوژمنن، بەڵام لە ناکۆکی خوازی و دوژمنایەتی لەگەڵ کورد و ناسنامەی کوردەکان یەکسەر لەگەڵ ڕژیم هاودەست و هاو ئاواز دەبن و تۆسقاڵێک جیاوازیان پێکەوە نییە.
سەرەڕایەوەی کە دەزانن مەحسا لەلایەن کۆماری ئیسلامیەوە بەسەر خێزانی ئەمینیدا سەپێنراوە لەگەڵ ڕژیم هاوڕێ دەبن کە نەوەک ناوی ژینا کە ناوێکی کوردیە بەکاربهێنن. هاوڕێبوون و هاو ئاهەنگبوون لەگەڵ ڕژیمی ئیسلامی لەسەر قبولکردنی ناسنامەی ڕاستەقینەی ژینا بە باشتر دەزانن. کاک میرو لە درێژەی بابەتەکەیدا دەڵێت ئەگەر ئێمە ملکەتی سەپاندنی ڕژیم نەبین و ناوی ڕاستەقینەی ژینا بەکاربهێنین نەتەوەگەراییە، بەڵام ئەگەر ئێوە ناوە کوردیەکەی بەسەرنەوە و ناوێکی فارسی بەسەریدا بسەپێنن شتێکی ئاساییە. نەخێر، کردەوەی ئێوە کردەوەیەکی شۆڤێنیستی ئاشکرا و دژە جیاوازی و بێڕێزیە بە خێزانی ژینا ئەمینی. ئەم قسە بێ بنەمایە کوردەکان ناترسێنن. ئێوە ژینا دەسڕنەوە چونکە ناوێکی کوردیە، مەحسا دەکەنە جێگری ژینا چونکە فارسیە و سەپاندنی ناوە فارسیەکان لە جێی ناوە کوردیەکان لەلایەن کۆماری ئیسلامیەوە وەک ژێنۆسایدێکی کولتوری بە دڵی ئێوەی شاپەرستیشە و لەگەڵ ئایدۆلۆژی باڵادەستخوازی و ڕوانگەی ناسیۆنالیستی خۆتان یەک دەگرێتەوە. زوڵم و سەرکوتی سیستماتیکی حکوومەتی لە دوو ڕژیمی پاشایەتی و ئیسلامیدا لە پاڵ سیاسەتی نکۆڵیکردن لە ناسنامە و زمان و سوکایەتی خەڵکانی ناوخۆی ئێرانی لە ڕووی هەست و سۆز و هەستی پێکەوە بوون پارچە پارچە کردووە. بەردەوامبوونی ئەم سیاسەتە دەرزە دروستکراوەکان ڕۆژ بە ڕۆژ قوڵتر دەکات و وڵات بەرەو داڕمانی جوگرافیایش ڕادەکێشێت. بەرپرسی ئەم داڕمانە بە دڵنیاییەوە خەڵک لە نەتەوەیەک نین. نەتەوەکانی جێگیر لە ئێران هیچ کێشەیەکیان لەگەڵ یەک نییە، لەگەڵ ئەگەر شۆڤێنیزمی نەتەوەی باڵادەستی و ناسیۆنالیزمی ئیفراتی نەتەوە بندەستەکان لاواز نەکات. بە لۆژیک نابێت کەس چاوەڕوانی ئەوەی هەبێت کە خەڵکانی نەتەوەکانی تر لە ئێران سەرکوت و زوڵم و جیاکاری و سوکایەتی وەک چارەنووسێکی حتمی و هەتای خۆیان قبول بکەن و مل بۆ کۆلایەتی بدەن و ئەمڕۆ شایەتی بە خەبەرهاتن و گەشەکردنی بێوێنەی هۆشیاری خەڵکی سەراسەری ئێران هەین کە خوازیاری ئازادی و بەرابەرین. ئەم ڕەوتە نەک تەنها گەڕانەوەی نییە بۆ دواوە، بەڵکو ڕۆژ بە ڕۆژ زیاتر هێز وەردەگرێت و گەشە دەکات و بەردژی ئەو بیرۆکە ناسیۆنالیستیە ئێرانی باڵا دەستخوازە دەوەستێتەوە و هیچ هێزێک توانای سەرکوتکردن و وەستاندنی نابێت. لە درێژەدا کاگمیرۆ دەڵێت کە پاراستنی یەکپارچەی ئێران کە دروشمی هاوبەشی شۆڤێنیزمی ئێرانیە هەم لەلایەن کۆماری ئیسلامیەوە هەم لەلایەن سەڵتەنە تەڵەبەکانیشەوە لە ڕێگەی سەرکوتن و نکۆڵیکردن لە ناسنامە و کوشتنی خەڵکی نەتەوەکانی تر و قبولکردنی تێچووی قورس و سەرسوڕهێنەری ئابووری و سیاسی بەڕێوە دەچێت. ئەم سیاسەتە ئەگەر لە کوردخایەندا لە ڕێگای سەرکوتەوە ئیمکانی هەبێەوە ئەگەر بیری ئازادی و بەدیهێنانی دیموکراسی لە ئێران لە مێشک دەربکرێت، بەڵام بە دڵنیاییەوە لە درێژخایەندا ئەم سیاسەتە هەرەت زەهێنێ. هەڵبەتە ئەمە سیاسەتی هەڵبژاردەی مەبەستداری کۆماری ئیسلامی و پاشایەتی خوازانە. ڕێک لەبەر هەمان هۆکار بوو کە لە پاڵ کۆماری ئیسلامی پاشایەتی خوازانیش ڕۆڵی سەرەکیان لە تێکدان و تێکشکانی یەکێتی و هاوپشتی بێوێنەی خەڵکی ئێران لە بزوتنەوەی ژینادا گێڕا. ئایدۆلۆژی و ڕوانگەی سیاسی هیچ کام لەوان پێکەوە بوون و هاوپشتی و یەکێتی خەڵکانی ناوخۆی ئێرانیان قبول بۆ ناکرێت و قبوڵی ناکەن. بەدیهێنانی ئازادی و دیموکراسی و یەکێتی خۆبەخشانە لە ئێران بەندە بە قبولکردنی ڕاستی فرەنەتەوەی بوونی کۆمەلگای ئێران لە پێناسەکردنەوەیەکی نوێ لە وڵاتی ئێران. کۆتایی هێنان بە سوکایەتی و تۆمەت دژی نەتەوەکانی تر و دانپێدانان بە مافە سیاسی و کولتوریەکانیان، کەواتە خەبات دژی خۆسەپێنی و ناسیۆنالیزمی باڵا دەستخواز خەباتە بۆ ئێرانێکی ئازاد و یەکگرتوو. ماوەیەکی زۆرە پاشماوەکانی ڕژیمی پێشوو لە هەوڵدان ئەم بیرۆکە لاڕێیە بە خەڵکی ئێران بقبوڵێنن کە کۆماری ئیسلامی تەنها دوژمنی خەڵکی ئێرانە و بەڕووخاندنی ئەم ڕژیمە هەموو شتێک چارەسەر دەبێت، یان خەبات دژی کۆماری ئیسلامی و سەرکەوتن بەسەریدا لە ڕێگای پشتگیریکردن لە زیندووکردنەوەی پاشایەتی پەهلەویدا تێدەپەڕێت. ئەوەی کە کۆماری ئیسلامی دوژمن و بربەستێکی گەورەیە لەسەر ڕێگای گەیشتنی خەڵکی ئێران بە ئازادی گومانی تێدانە، بەڵام
ڕژیمی ئیسلامی بێگومان تەنها دوژمن و ڕێگری گەیشتنی ئێران بە ئازادی نییە، دوژمن و ڕێگری سەرەکی لەسەر ڕێگای خەباتی خەڵکانی ئێران بۆ بەدیهێنانی ماف و ئازادی خۆیان خۆسەپێنی و ناسیۆنالیزمی باڵا دەستخوازە. بۆچی دەبێت بۆ خەبات و زاڵبوون بەسەر دیکتاتۆری ئاینی کۆماری ئیسلامی مل بۆ زیندوکردنەوەی دیکتاتۆری پەهلەوی بدەین؟ جێگۆڕکێکردنی خۆسەپێنی ئاینی بەسەر خۆسەپێنی پاشایەتی بە بەدیهێنانی ئازادی چ مانایەکی هەیە؟ ڕێگەیەکی مەترسیدارە کە پاشایەتی خوازان بە پڕۆپاگەندەی سیستەماتیک لە ڕێگای پڕۆپاگەندەکانیان هەوڵ دەدەن وەک تەنها ئاڵتەرناتیڤ و جێگرەوە و چارەسەری ناچاری بەسەر خەڵکی ئێرانیدا بسەپێنن. خەڵکی وشیاری ئێران و نەتەوە ژێر چەپۆکەکان دەبێت ئەم مەترسیە بەجددی وەربگرن و بەجددی ڕوبەڕۆی ناسیۆنالیزمی باڵا دەستخواز ببنەوە. فەرمونون ناوبڕێک ببینن پامێکی ترمان لە بەردەستە لە ڕۆژنامە نووسێکەوە کە پێشکەشتانی. بەڵێ بینەرانی خۆشەویست، کورتە پەیامێکم لەبەر دەستەکە ڕۆژنامە نووسێک لە فێدەریکۆ فێلینی دەرهێنەری گەورەی ئیتاڵی دەپرسێت تۆ کە لە سەردەمی مۆسۆلینیدا ژیاویت و فاشیزمت باش ناسیوە پێم بڵێ ئایدۆلۆژیای فاشیزم چییە؟ فێلینی دەڵێت کە فاشیزم ئایدۆلۆژیا نییە. ڕۆژنامە نووس پێی سەیری دەبێت وەڵە سەیرە، ئەی چییە ئەگەر ئایدۆلۆژیا نییە؟ فێلینی دەڵێت فاشیزم تەکنیکێکە کە دەکرێت بخرێتە سەر هەر ئایدۆلۆژیایەک. ڕۆژنامە نووس دەڵێت کە باشە بفەرموو ئەم تەکنیکە چییە؟ لە وەڵامدا دەڵێت بە یەک ڕستە بڵێم بە زۆر حەق لەگەڵ منە. ئەمە دەکرێت بخرێتە سەر هەر ئایدۆلۆژیا، ئاین و مەسەبێک کە نەتەوەیەک بگەێنێتە نەهامەتی. ئەم پێناسە سادەیە جەوهەری فاشیزم دەکرێت، نەک بیرۆکەیەکی دیاریکراو بەڵکو میتۆدێکی سەرکوت و زۆرداری دەتوانێت جامەی هەر ئایدۆلۆژیایەک لەبەر بکات. هەمیشە خۆی بە حەق و ڕاست دەزانێت، زۆر و تند و تیژی بەکار دەهێنێت بۆ سەپاندنی ئەوەی کە لای خۆی حەقە. ئەم تکنیکە وێرانکەرە دەکرێت لە هەر سیستمێکدا سەر هەڵبدات، چ ئاینی بێت، چ پاشایەتی بێت، چ نەتەوەی و تەنانەت لە ژیانی حیزبیشدا و دەتوانێت کۆمەڵگا بەرەو کارەسات ببات. کاک پەرویز لە نامەیەکدا تیشک دەخاتە سەر هۆکاری سەرەکی دوژمنایەتی دژی هێزی چەپ لە ئێرانی ئەمڕۆدا و دەڵێت لەم بارەیەوە بە کورتی دەبێت ئاماژە بەوە بکەین کە پاڵنەری سەرەکی دژایەتی چەپ لە ئێرانی ئەمڕۆدا بڵاوکردنەوەی ئەم بیرۆکە ئایدۆلۆژیەیە. هەر ئەمەیە کە هەیە، جگە لەم بارودۆخە ڕێگەی تربوونی نییە. هەر یەک لە هێزە سیاسیەکان سوودی خۆیان لەم دروشمە ئایدۆلۆژیە وەردەگرن، ئەوەی کە هیچ ڕێگایەک نییە و ئەوەی کە هەیە هەرەوەیە. شازادە خوازەکان دوو بژاردەی کۆماری ئیسلامی و پاشایەتی پەهلەوی دەخەنە ڕوو و دەڵێن یان کۆماری ئیسلامی و درێژەی بارودۆخی ئێستا یان گەڕانەوەی پاشایەتی پەهلەوی. ئەڵبەت ناوەڕۆکی ناحەزی یانی ستەم و نابەرابەری و سەرکوتی دەورانی پەهلەوی دەشارنەوە و بە دیموکراسی و مافی مرۆڤ بە ئیشتیای خۆیان ڕەنگیەکەن و ێڕازێنەوە. لە بیریان چووە یان لە بیری خۆیانی دەبنەوە کە ئامرازی گەیشتن بە دەسەڵات شتێکە و ئامرازی بەڕێوەبرنی دەسەڵات شتێکی ترە. سەراسەری مێژوو وا بووە. ئەوەی وا پێش گەیشتن بە دەسەڵات دەگوترێ هەمان نییە کە لە کاتی بە دەستەوەگرتنی دەسەڵات بەڕێوە دەچێت. ئەمڕۆ ئەوانیش لە باسی دابینکردنی دیموکراسی و مافی مرۆڤ کەم ناهێن. خومەینیش کاتێک لە پاریز بوو لەم چەشنە قسانەی زۆر دەکرد، بەڵام کاتێک دەسەڵاتی بەدەستەوە گرت
جەهەنەمێک بە ناوی کۆماری ئیسلامی بنیادنا. در هەر حاڵ با درێژەی باسەکەمان بدەین. جیا لە پاشایەتی خوازان ئیسلاح تەڵەبەکانیش دەڵێن یان ئێمەی وەک باڵی میانەڕەوی کۆماری ئیسلامی یان بناژۆخوازەکان و بنەماخوازەکان یان هەمان ئوسولگەراکان. ئەمانیش ئەوە دەشارنەوە کە مەبەستی سەرەکیانمانەوەی کۆماری ئیسلامیە، بەڵام تەنیا دموچاوەکان لەسەرەوە بگۆڕدرێت. کاک پەرویز لە درێژەی نامەکەیدا دەڵێت کە بەڵام هەردووکیان هەم ئیسلاح خوازان و هەم پاشایەتی خوازان لە یەک شتدا هاوڕان بە بیانووی واقعبینی سیاسی، هەڵوەشانەوەی هەر جۆرە پرۆژە و بەرنمەیەکی تری سیاسی و نەهێشتنی بەرنامە و استراتیژی بۆ داهاتوو. هەردوو لایەن لایەنگری لە مۆدێلی شکست خواردوو دەکەن، بەڵام سیر ئەوەیە چەپ تۆمەتبار دەکەن بە هەمان شت. ئەوان هەر کامە ماوەیەک دوور و درێژ لە دەسەڵاتدا بوون، هەر کامە لە ماوەی دەسەڵاتیان ژیان و گوزەرانیان لە خەڵک تاڵ کرد، بۆ مانەوەی خۆیان پەنایان بردە بەر سەرکوت. کەچی چەپ ئەگەرچی هێزێکی بەرینی کۆمەڵایەتیە، بەڵام تەنانەت یەک ڕۆژیش لە دەسەڵاتدا نەبووە. لە بەشێکی تردا نووسەر دەڵێت کە ئێستا با بزانین چەپ لایەنگری کێیە. چەپ باوەڕی بە دەسەڵاتی جەماوەریە، هەر بۆیە ئامرازی گەیشتن بە دەسەڵات و کاتێک دەسەڵاتی بەدەستەوەگرت یەکشتن. چەپ دژی چاوەڕوانکردنی خەڵکە و باوەڕی بەهێزی ڕێکخراوی خەڵکە، هەر بۆیە ئێستا دەڵێن لایەنگری مافە کۆمەڵایەتیەکانی خەڵکن، لایەنگری دابینکردنی کار و بیمن، لایەنگری حەقدەست و داهاتوویەکی گونجاو بۆ هەموو دانیشتوانی ئێرانن، لایەنگری دابینکردن و تەندروستی بۆ هەمووان و پاراستنی ژینگەن، لایەنگری پەروەردەی سەردەمیانن، لایەنگری ئازادیە دموکراتیکەکانن، لایەنگری مافی بەرابەر بۆ ژنان و مافی نەتەوە و کەمینەکان، مافی مرۆڤ بەگشتی، جیایی ئاین و ئایدۆلۆژی لە ئیدارەی کۆمەلگان. دیارە ئەم مافانە لەگەڵ بەرژەوەندی دەسەڵاتی ئاین و پاشایەتی خوازان نایەتەوە. ئێستا ناتوانن ڕاستەوخۆ دژایەتی لەگەڵ بکەن. لە ڕێگای دژایەتیکردن لەگەڵ چەپ لە ڕاستیدا هەر لە ئێستاوە دژایەتی لەگەڵ ئەم داخوازیانە لە سپەی ڕووخانی کۆماری ئیسلامیدا دەکەن. واتە کە دژایەتی لەگەڵ چەپدا دەکەن بەو مانایە کە دژایەتی لەگەڵ ئەو مافانەکەن. بە بیانووی زۆر بە زۆر خەڵک دەترسێن و هەوڵەدەن ڕوخسارێکی تر لە چەپ نیشان بدەن تا ئەم مافانە کە باز کرانە سەلمێت. بەڵام هەرچەندە ئەم مافانە زیاتر پێشێل دەکرێن، داواکاریەکانی خەڵک قوڵتر و ڕادیکالتر دەبنەوە. هەردوو هێز لە قوڵبوونەوەی داواکاریەکانی خەڵک دەترسن، چونکە ئەگەر ئەم داواکاریانە ڕادیکال بن، نە ئیسلاح تەڵەبە حکوومەتیەکان و نە شازادەخوازەکان جێگەیەکیان لە هاوکێشە سیاسیەکانی داهاتوودا نامێنێت. بۆچی؟ چونکە هەردووکیان ڕۆڵی سەرەکیان هەیە لە بارودۆخی ئێستادا. شازادەخوازەکان بە دیکتاتۆری و خۆتسەریەوە زەمینەی ناڕەزایەتی و شۆڕشی 57یان خۆش کرد و ئیسلاح تەڵەبەکانیش بە درێژەدان و پاساودان و هاوڕێتی لەگەڵ ڕژیم لە سەپاندنی دۆخی ئێستا کاریگەریەکی زۆریان بوو. سەر لە ڕای جیاوازە ڕواڵەتیەکانیان یەم دوو هێزە پێکەوە، هەردوو هێز لە یەک شتدا بەهێزن، ئەویش ڕەتکردنەوەی هەر بەدیلێکی سیاسی ترە بۆ داهاتووی ئێران، هەر بەرنامە و پرۆژەیەکی سیاسی کە بتوانن مافە کۆمەڵایەتیەکانی خەڵک دابین بکات ئەوان دژی دەبێستنەوە. بەڵام با بزانین لە ئاوامل ملانەیەکدا ئەرکی چەپ و ئەو هێزانی خۆیان بە چەپ ناودەبەن دەبێت چی بێت. پێداگری بکەن لەسەر مافە کۆمەڵایەتیەکان کە نەبوونیان بۆ خەڵک هەست پێکراوە، جیاوازی خۆیان نیشان بدەن لەگەڵ ئیسلاح تەڵەبەکان و پاشایەتی خوازەکان. ڕوونی بکەنەوە کە هەردووکیان لایەنگری درێژەدانی نەزمی ئێستان، ئیسلاح تەڵەب و پاشایەتی خواز، چ لە چوارچێوەی کۆماری ئیسلامیدا چ لە چوارچێوەی پاشایەتی خوازیشدا. زۆر بەداخەوە ئاگادارکراین کە کاک ئێزەت جۆڵایی ناسراو بە
ئێزت میانە خەڵکی ئاوایی میانەی سەر بە ناوچەی مەریوان ماوەیەک پێش ئێستا بەهۆی نەخۆشینەوە گیانی ئازیزی بەخت کردووە. کاگێزت ساڵی 1345 هەتاوی لە میانە لەدایک بووە و تا 15 ساڵی هەر لەوێ ژیاوە و دوای لەبەر هەژاری بنەماڵەکەی بەناچار ڕووی لە شارەکانی بەندەر عەباس و ئەهواز کردووە کە کرێکاری بکات. چونکە براکەی هەوڕێ نیعمەت پێشمەرگەی کۆمەڵە بووە لە ئاوایی میانە بە کرێگیراوانی ئیتڵاعات کاگ ئێزەتیان بەر ئەزیەت و ئازار داوە و هەر بۆیە ناچار میانەی بەجێ هێشتووە و چووە بۆ شاری سنە و لەوێ بووە بە کرێکاری جۆشکاری. کاگێزت لە تەمەنی 30 ساڵگیدا هاوسەرگیری کردووە، بەڵام بەداخەوە لە ڕێکەوتی لە ساڵی 1390 تاویدا لە کاتی کارکردن تووشی ڕووداوی سەختی قەتعی نوخاع دەبێت و ماوەی 14 ساڵ هەر لە ماڵی خۆیدا بە فەلەجی لەسەر تەخت ژیان بەسەر بات. پاش 14 ساڵ بەداخەوە هەفتەی ڕابردوو ئاگادار بووین کە کاک ئێزەد جۆڵایی گیانی بەخت کردووە و لە ئارامگای بەهەش محەممەدی شاری سنە ئەسپەر دەکراوە. کاک ئێزەد ئینسانێکی زەحمەتکێش بوو کە هەموو ژیانی بەکار و زەحمەت تێپەڕ کرد و هیچ کات لە پشتیوانی براکەی هاوڕێ نیعمەت دریغی نەکرد. ئێمە لە ڕێگەیان بەرنامە لەلایەن کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی قوڵی خۆمان پێشکەش بە بنەماڵە و خزم و دۆستانی کاگ ئێزەد بە تایبەتی خەڵکی ئەمەکناسی میانە دەکەین. یادی ئەم ئینسانە زەحمەتکێش و فیداکارە بەرز و بەڕێز بێت. بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئێمە و بینەران بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامە ئەمڕۆکەمان. زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و سپاس و پێزانین بۆ نامە و بابەتەکانتان و هیوادارین کە بۆ بەرنامەی داهاتووش نامەی ئێوەی ئازیزمان بەدەست بگات تا بەرنامەکەی خۆتان زیاتر ڕازاوە بێ. زۆر سپاس کە تا بە کۆتایی بینەرمان بوون و تا ئێمە و بینەرانێکی تر و هەفتەیەکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەست بێرە.